بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، سەرەتای وتارەکەمان بە دە سەڵەوات لەسەر پێغەمبەریان صلی الله عليه وسلم دەست پێ ئەکەین و ئەڵێن: اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا وشفيع ذنوبنا وطبيب قلوبنا ونور أبصارنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. بەڕێزان و خۆشەویستانم، خوای گەورە مرۆڤی بە شێوازێک خەلق کردووە کە هەمیشە بتوانێت بەرز بێتەوە، ئاکارەکانی ڕەوشتەکانی ئەخلاقەکانی ڕۆژانە بەرز کاتەوە. کەسی موسڵمان لەناو ئینسانەکانە لە هەمووان زیاتر مستحقە بەوەی کە پێناسەی خۆی بەوە بکە کە کەسێکی بەخشندەیە. بەخشندەیی تەنها لە ماڵ و سامانی ئینسانە نییە، هەرچی ڕەوشتێکی بەرز لە ئینسانە هەیە هەمووی بەخشندەیی تایە. ئێمە زۆر کات لە دوای نوێژەکان ئەڵێن: اللهم لا مانع لما أعطيت ولا معطي لما منعت. خوای گیان، هەرچی کە تۆ بیبەخشی هیچ کەسێک ناتوانێ منعی کە، هەرچی تۆ منعی کە هیچ کەسێک ناتوانێ بیبەخشێ. ئەلێرەوە دەرئەکەوێ کە صفەتێک لە صفاتەکانی خوا بریتێ لە ئەلموعطی، خوا بەخشندەیە، ئەبەخشێ. تەنها مەبەست ئەوە نییە کە ماڵ ببەخشێ، بەڵکو مەبەست ئەوەیە کە هەرچی شتێکی چاک هەیە لەم سەرزەویە خوای گەورە عەتای ئەکات و ئەیبەخشێ. یەکێک لە ناوەکانی خوا بریتێ لە ئەلوەهاب، واتە بەخشندە لە هەموو شتێکە. بۆ نمونە لە مناڵە یەهەب لمن یەشاء ئیناثا ویەهەب لمن یەشاء الذکور. خوای گەورە بۆ هەندێک کەس نێرینە و هەندێک کەس مێینە ئەبەخشێ. لە ماڵ و سەرۆت و ساماندا خوای گەورە وەهابە، ئەبەخشێ. وەهاب صیغەی مبالغەیە، یعنی زۆر بەخشندە. کەسی موسڵمان مەفروض وەهایە کە زۆر بەخشندە بێ، لە قسە و زمانیە، لە چاویە، لە دڵیە بەخشندە بێ، لە دەستیە، لە کردەوەکانیە، هەر هەموو بەخشندەیی ڕەنگی دابێتەوە تایە. هەیهاتە لە نێوان بەخشندەیی خوا و بەخشندەیی عەبدەکانە بەخشندەیی خوددا زۆر جیاوازە، بەخشندەیە کە بێ کۆتا، بێ ئینتیها. بەخشندەی ئینسانەکان مەحدود و بچووکە، بەڵام کەسی موسڵمان ئەبێ زۆر چاک لە بەخشندەیی تێگەیشتە بێ، وی بزانێت چۆن بەخشندەیەکانی جێبەجێ ئەکە. پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەموو جمگەیەکی ئینسانی موسڵمان واجبە لەسەری کەوا سەدەقە بکە، خێر و خێرات کە. جمگەکان یعنی هەموو جمگەکانی دەسم بەڵێ، جمگەکانی قاچ بەڵێ، هەموو جمگەکانی لاشە پشت بەڵێ. هەموو کەسێکی ئیماندار پێویستی بە بەخشندەیەکی زۆر گەورە هەیە. ئێمە وا نەزانین تەنها پارەیە کە لە گیرفانمان دەردێ ئەیدێنە فەقیرێک، ئەوە بەخشندەیە. هەندێک جار زەردەخەنەیەک بەدەم مناڵێکی هەتیەوە، گوێوی ڕایەڵیکردنی دایک و باوک، حورمەتگرتنی دراوسێ، دوعای خێرکردن بۆ ئەو کەسێک کە تاوانبارە. هەموو ئەمانە ئەکەنە سەدەقە و خێر و خێراتێکی زۆر گەورە.
ئێمە عەزیزانم لەم زەمانە لە زەمانێکی زۆر فەسادە ئەژین. تەسەوورکەن هەموو مەجالیسەکانمان زمانمان ناتوانێت معاتاتی خێرکە، زۆر کات معاتاتی شەڕەکە. پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئینسان موەکەلە بە زمانی، ئەگەر زمانی خەیری وت خەیریەتە ڕێی، شەڕی وت شەڕیەتە ڕێی. بۆیە ئەبێ زۆر ئاگامان لێبێ بزانین چۆن زمانەکانمان لەکوێ بەکارهێنین، لە چه خەیرێکا بەکارهێنین. هەموو بەیانێک کە هەستای بسمیلای خەیرت کرد، یا ڕەبی پەروەردگارە بڕیارم داوە ئەمڕۆ دڵم خراپە بەرامبەر بە کەس نەکە، بەس چاکە بکە. زمانم چاکە، دەستم چاکە، قاچم چاکە، هەموو لاشەم گوێکانم چاکە، چاوم چاکە، هەموو ئەعزاکان، هەموو جونگەکانی لاشە خوای گیان بڕیارم داوە چاکە ببەخشێتەوە. بۆیە ئەگەر پێناسەیەکی دقیق بۆ کەسی موسڵمان بکرێ، بڵێن کەسی موسڵمان چه صیفەتێک هەیە، لە هەموو صیفەتەکان هەیە بارزتر بێ و ئاشکراتر بێ، ئەڵێن پێناسەیەک هەیە بۆ موسڵمان، ئەویش ئەوەیە موسڵمان ئەبێ بەخشندە بێ. تەسەوورکەن موسڵمان تەنها لەگەڵ ئینسانە بەخشندە نییە، لەگەڵ ئاژەڵەکانە بەخشندەیە، لەگەڵ دار و درەختە بەخشندەیە. دارێک ئەبینی بنی وشک بۆتەوە زۆر محتاجی ئاوە، وەکو موسڵمانێک واجبە لەسەرەکە ئاو بکەیتە بنی ئەو دارە، ئەوە بەخشندەی تۆ لەوێ دەرئەخا. ئاژەڵێک ئەبینی تینووە، واجبە لەسەر شانی تۆ کە ئاوی ئەو ئاژەڵە بدەیت. ئاژەڵێک ئەبینی برسیە، واجبە لەسەرەکە خواردنی پێ عەتا بکەی. ئەگەر بێت و ئاژەڵێک لە بەردەم ماڵی کەسێکە لە برسا بمرێ، ئەم کەسە لە ڕووی شەرعیەوە گوناهبارە بێ، ئەو گەڕەکە گوناهبارە بن کە ئەو ئاژەڵەتەیە لە برسا مردووە. سوبحان الله، ئەمە فقهی دینە، ئەمە ڕۆحی شەریعەتە. بۆیە ئێمە موسڵمان زۆر پێویستمان بەوەیە کە لە هەموو کە زیاتر بەخشندەتر بین و لە بەرامبەر بەخشندەیی خواشە ئەبێ زۆر ئاگامان لێبێ. بەخشندەیی خوا بۆ کەسێکە کە بەخشندەیە. يرحموا من في الأرض يرحمكم من في السماء. والله ئەوەی لێرە بەخشندەیی نەبێ، خوای گەورەش بەخشندەیی لە بەرامبەرە بەکار ناهێنێ. بۆیە ئێمە ئەو کاتێک کە ئەکەوینە زۆر مەسائب و ناڕەحەتی و ئێش و ئازارەوە، پێویستمان بەوەیە کە ئاگامان لە ڕەب العالەمین بێ، ئاگامان لە بەخشندەیەکانی سەر زەوی بێ. چەندێ بەخشندەیی بکەی ئەوەندە دەرگای زیاترێ لەسەرەوە لێ ئەکرێتەوە، چەندێ لێرە بەخشندە بی ئەوەندە دەرگای بەخشندەیی خوا جەل جەلالهو لێ ئەکرێتەوە. خۆشەویستانم، ئێمەی موسڵمان ئەمڕۆ لە هەموو کاتێک زیاتر پێویستمان بەوەیە بەخشندەی لەگەڵ یەکا بەکاربێنین. تەسەوورکەن ئێمە موسڵمان ئەمڕۆ کافر چی لێ کردوین؟ ئێستا ئێمە بین سیرکەن لە کوردستانە، لە هەموو عالەمی ئیسلامی سیر مەکە، بەس کوردستان ئادەی ئەو موسڵمانە جوانانەی کەوا ئەهلی مزگەوتن چەندێکن، هەمویان بێنە بزانە چەند ڕەنگن، بزانە دڵیان چۆنە بەرامبەر بە یەکتری، بزانە چەندێ ڕقیتیایە، ئایا چەندێ دڵیان بەرامبەر بە یەک بەخشندەیە، ئایا ئەم دڵانە هەمویان وەکو جەسەدێکی واحد، جەستەیەکی تەنها ئەوهان یان پەرتەوازە. ئەوە هۆکاری ئەوەیە کە ئێمە هیچ کاتێ بەخشندەییمان لەگەڵ یەکترا بەکار نەهێناوە. ئێمە ئەگەر برایەکمان غەڵەت کە لە بریوێ عەفو بەرامبەری بەکاربێنین، سەتریکەین، بیشارینەوە عیبەکەی، یەن عیبەکەی گەورە ئەکەین. بەخشندەیی لەگەڵا بەکار نایێنێ، زوڵمی لەگەڵا بەکارهێنین. وەڵڵاهی کەسی موسڵمان لەکوێ بەخشندەیی بەکار نێنێ، زوڵمی بەکارهێناوە. پێچەوانەی بەخشندەیەکی موسڵمان ئللا زوڵمی کردووە، ئیتر زوڵمی لە نەفسی خۆی کردووە، لە مناڵی کردووە، لە دەوروبەری کردووە. اینجا لە باسی بەخشندەیە ئینسان کەلیمەیەک بەکەم نەزانێت، والکەلیمەة الطەیبەة صەدەقە. کەلیمەیەکی باش بە دەم تا بێت، ئەمە سەدەقە و خێر و خێراتێکە بۆ تۆ نووسراوە. دڵت باش بێ لەگەڵ خەڵکە، دڵێکی بغزاوی نەبێت، دڵێکی بچووک نەبێت، دڵێک نەبێت جێ کەسی تیا نەبێتەوە. کەسی موسڵمانە بێت دڵی گەورە بێ، ئومەتی ئیسلامی تیا جێگە بێتەوە. ئێمە بۆ ئەچین حەج ئەکەین، بۆ ئەچین عومرە ئەکەین. تەسەوور کە تەنها بۆ ئەوەیە کە ئەخلاقیاتمان لە ئاستێکی ئەوەندە بەرزا بێن، نەک گەلەکەی خۆمان، نەک مناڵەکەی خۆمان، نەک دەوروبەری خۆمان. ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە هەموو شکلەکانەوە، ڕەش پێسە، سپی پێسە، هەر زمانێکی هەر ڕەنگێکی لە دڵی ئێمە جێگەی بێتەوە، دڵێکمان هەبێ ئەوەندە دڵێکی پڕ لە عەتا بێ. یەکێک لەو شتانەی کە زۆر کات زانایان فەرموویانە پیاوەتی ئینسانەکان بەچی ئەدرێتەوە، پاداشتی ئینسانەکان بە دوعای خێر. کەسی موسڵمان واجبە لەسەر شانی. ئاژەڵی کەسێکت بینی لە شوێنێکە نابێت تەماعی تێ بکەیت، نابێت نەفسیەتت ئەوەنە بچووک بێ، بێت دوعای خێری وە بکەی. خوایە سونەت وایە، خوایە بەرەکەت بەسەر ئەم ئاژەڵا ببارێنە، بەبێ ئەوەی بزانی هی کێیە.
دەخڵودانی کەسێک ئەبینی خۆی بەرەکەت بەسەریان ببارێنە، باخی کەسێک ئەبینی خۆی بەرەکەت بەسەریان ببارێنە، ماڵی کەسێک ئەبینی خۆی بەرەکەت بەسەریان ببارێنە، سیارێکی جوانی کەسێک ئەبینی خۆی بەرەکەت بەسەریان ببارێنە. ئەمە صفەتی کەسی موسڵمانە کە هەمیشە زمانی پڕ لە دوعایە، بەخشندەیە لە دوعایە. کەسێکی گوناهکارت بینی نەکەی دوعای شەڕی لێ بکەیت، نەکەی بە سووک سێریکەی لەوەچی ئەو تاوانبارە لای خوا لە تۆ باشتر بێت. ئەو تاوانێکی خوا فەسحی کردو تۆ هەزارت هەیە خوا شاردوێتەوە. بۆیە لەو کاتێک کە تاوانبارێک ئەبینی پێویستە بەوەیە کە تۆ دوعای خێری بۆ بکەی، خوا سەتریکە، خوا بیشارت، خوا هیدایەتی بدە. ئێمەی موسڵمان پێویستمان بەوەیە لە هەموو کاتێک زیاتر ئەمڕۆ دەممان پڕ بە دوعا بێت، هاوارمان پڕ بە دوعا بێت بۆ هەموو دەور و بەرمان. تەسەوورکەن ئێمە گوێیان ئاخنیوین بە ئیخباری درۆ، دڵیان ڕەش کردوین بەرامبەر بە یەکتر، ئەوەندە بغز و کینە و حیزبایەتی و تەفرەقەوانیان تیا دروست کردوین. لە هەموو کاتێک زیاتر پێویستمان بەوەیە بەخشندە بین لەگەڵ یەکترە. ئێمە لە مانگێکین، ئەم مانگە مانگی بەخشندەیە. خوا بەو عەزەمەتەی خۆی لە مانگی ڕەمەضانە بەخشندەی بۆ عەبدەکانی دا ئەبارێنێ، ئەتقیان ئەکا لە ئاگر، مەغفرەت بەسەریانە دا ئەبارێنێ، ستریان ئەکا، ئەیان شارێتەوە. ئێمە لەم مانگی ڕەمەضانە پێویستمان بەوەیە کەمێک لەگەڵ خۆمانە دابنیشین، بزانین ئایا زمانمان زمانی بەخشندەکانە، دڵمان دڵی بەخشندەکانە، چاومان چاوی بەخشندەکانە، گوێمان گوێی بەخشندەکانە، دەستمان دەستی بەخشندەکانە، گیرفانمان گیرفانی بەخشندەکانە. پێویستمان بەوەیە لە هەموو لایەنەکانەوە بەخشندەیی بەکاربێنین، لەعەل ڕەب العالەمین دەرگای بەخشندەیەکانی خۆی بەسەرمانە واڵا ئەکە. ئەڵێم یا ڕەبی پەروەردگارە بەڕەحمی خۆت، بە بەزەیی خۆت، بە میهرەبانی خۆت، خوایە دڵەکانمان بکرە دڵی کەسانی بەخشندە. یا ڕەبی خوایە گیان صفاتی بەخشندەیی لە ئێمەیە زۆر بکە. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین دەرگاکانی بەخشندەیی بەسەرمانە واڵا بکە. یا ڕەبی خوایە هەر کەسمان گرفتێکی هەیە بۆی چارەسەرکە، ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە، ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە، ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵحکە. یا ڕەبی خوایە گیان ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووکە، ئەومان کەم ڕزقە ڕزقی زیادکە. یا ڕەبی خوایە پەنا ئەگرین بە تۆ لە حەرام. یا ڕەبی خوایە ڕزقی حەڵاڵمان زیادکە. یا ڕەبی خوایە لە هەموو شتێکە ئەوەندە حەڵالمان بدەرێ محتاجی حەرام نەبین. یا ڕەبی خوایە پەنا ئەگرین بە تۆ لە ڕیا، پەنا ئەگرین بە تۆ لە تەکەبور، پەنا ئەگرین بە تۆ لە ترسنۆکی، پەنا ئەگرین بە تۆ لە خراپەکاری. خوایە پەنا ئەگرین بە تۆ لە خراپەی نەفسمان، خوایە پەنا ئەگرین بە تۆ لە خراپەی نەفسمان. یا ڕەبی خوایە لە گوناهی دایک و باوکمان ببوورە، لە گوناهی برا و خوشکەکانمان ببوورە، لە گوناهی خزم و کەسوکارمان ببوورە، لە گوناهی دراوسەکانمان ببوورە، لە گوناهی ڕەفیق و هاوڵ و خۆشەویستانمان ببوورە. یا ڕەبی خوایە لە گوناهی هاوسەر و مناڵەکانمان ببوورە. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین هەر کەس زوڵمێکمان لێ کردو لە گوناهی ببوورە، غەیبەتی هەر کەسمان کردو لە گوناهی ببوورە، بەخشندە نەبوون بەرامبەر بە هەر کەس لە گوناهی ببوورە. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت ئارامی بەسەر دڵمانە ببارێنە، ئارامی بەسەر ماڵەکانمانە ببارێنە، ئارامی بەسەر مناڵەکانمانە ببارێنە، ئارامی بەسەر خێزانەکانمانە ببارێنە. یا ڕەبی خوایە گیان ئارامی بەسەر وڵات و نیشتیمانمانە ببارێنە. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت، بە صیفەتی بەرزت، بە ئیسمی عەزەمت. یا ڕەبی خوایە ئارامی بەسەر گۆڕەکانمانە ببارێنە. ئەو دۆست و خۆشەویستانەمان وفاتیان کردو، یا ڕەبی خوایە ئارامی بەسەریانە ببارێنە. هەر کەس نوێژێکی لەم مزگەوتەی ئێمە کردو خوایە لە گوناهی ببوورە، دەرەجاتی عالیکە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە ئەو گەنجانەی هیدایەتت داون ئیستیقامیان پێ ببەخشە. تو گەورەی خۆت ئەو گەنجانەی کەوا دوورن لە مزگەوت، خوایەکیان دڵیان وابەستەی مزگەوت کە. ئەو گەنجانەی دوورن لە ڕەمەضان، خوایەکیان دڵیان وابەستەی ڕەمەضان کە. خوایەکیان بەزەیی بەسەر تاوانبارانی کوردستانە ببارێنە. یا ڕەبی خوایە هیدایەتیان بدە. یا ڕەبی خوایە تەوفیقیان بدە بۆ ڕێگای خەیر. یا ڕەبی خوایە تەوفیقیان بدە بۆ ڕێگای خەیر. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین هەڵەو کەم و کوڕێکە کردومانە بەرامبەر هەر برایەکمان خوایە داوای لێبوردن لێ ئەکەین. هەڵەو کەم و کوڕی تەنانەت بەرامبەر بە کافرێک کردومانە خوایە داوای لێبوردن لێ ئەکەین. هەڵەو کەم و کوڕی بەرامبەر بە ئاژەڵی کردومانە خوایە داوای لێبوردن لێ ئەکەین. هەڵەو کەم و کوڕی بەرامبەر بە دارێک بەرامبەر بە کەون کردومانە خوایە داوای لێبوردن لێ ئەکەین. یا ڕەبی خوایە گوناهەکانمان بشارەوە، گوناهە گەورەکانمان ببوورە، گوناهە بچووکەکانمان ببوورە، گوناهانێ بەدەست کردومانە عەفومان کە، گوناهانێ بە چاو کردومانە عەفومان کە، گوناهانێ بە زمان کردومانە عەفومان کە، گوناهانێ بە گوێ کردومانە عەفومان کە، گوناهانێ بە دەست و قاچەکانمان کردومانە عەفومان کە، گوناهانێ بە دڵمانە تێپەڕیوە خوایە عەفومان بکە. یا ڕەبی خوایە گیان سترمان بکە. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین ئەم مانگە مانگی لێ خۆشبوونە لێمان خۆش بە. یا ڕەبی خوایە مانگی ڕزگاریە لە ئاگر ڕزگارمان کە.
يا ربي خويا داوات لي أكين بقوري خو دعاء كان من قبولك تراويح كان من قبولك رجو كان من قبولك شو نيجا كان من قبولك نيجا ويتر كان من قبولك نيجا كان الضحى من قبولك يا ربي خويا ذكر أوراد كان من قبولك سنة كان من لي ورقرة قرآن خينا كان من لي قبولك ختم كان من لي ورقرة يا ربي خويا جان هلوكم وكرق العبادات ما نهي خويا عفو منك يا ربي خويا زكاة وصدقات كان من لقبولك سرفت كان من لقبولك أما قمن بكاملي لقبولك يا ربي خويا شواني قدر بقسمة منك يا ربي خويا شواني قدر بقسمة منك ضلمان وابستي مالك خوتك ضلمان وابستي دينك خوتك يا ربي خويا يكتشرك لدوري دينك توم من جينا يا ربي خويا جان داوال لي أكين لم دنيا درمان مكب إيمان والنبي لم دنيا درمان مكب شهادة مان والنبي تو قوري خوت پروردگارا زليل سرجي من مكا يا ربي پروردگارا پنا اگرين بتول نخوش كشندكان خواه جان ام ملتي املا نخوش كشندكان بپارزا او كساني كتوشي نخوشي درش خيان بون خواه بهانا نورا تقيان لدرگاي زور دكتور داو بوين نكراوتا خواه تو خود بقوري خود بهانا نورا يا ربي خويا داوال لي أكين بناوي جواند بصفتي برزد باسمي عظم لقناهي معصم العثمان ببورا يا ربي خويا لقناهي معصم العثمان ببورا خويا لقناهي علماء أمشار ببورا يا ربي خويا جان داوال لي أكين بركته ورحمته ومهرباني خود بسر قرستان كاني أمشار ببارينا رحمته وبركته ومهرباني خود بسر قرستان كاني كردستان ببارينا يا ربي خويا جان داوال لي أكين بلطفي خود لقلمانا بجولي روا برحمي خود أم دعانا من لقبولك يا ربي خوایان اما جسانا من پر برکتك هركز يومان لي اقري لقناهي ببورا يا ربي خويا سرفرازي ام دنيا مانك سرفرازي او دنيا مانك بأمتي رسول الله حساب مانك بشن كوتي او قبول مانك لجر سيبري الله او حشر مانك آمين آمين والحمد لله رب العالمين.